ئەوەی کە پێویستە بە جەنگەکەەوە گفتوگۆیەکی لەگەڵ زۆر بەرز کاک سەردار قادر بەڕێزیان شەڤەکاری سیاسی چاودێری سیاسی لە لامان میوانە. کاک سەردار سڵاو لێبێ. سڵاو گیانی من. بەخێرات سەرچاو. زۆر بەخێر بێ. بەژی گیانە. بەخێراتی. خوێندنەوەی بکەین بۆ ئەوەی کە ئەم 16 ڕۆژە لە ئەرزی واقعدا دەیبینین چیمان پێ دەڵێت؟ ئەم ململانەیە تاوکەری ململانی شەڕی 12 ڕۆژەی پێشووە. بەڵام جۆرێک گوتار لە لای ئەمریکیەکان بە تایبەت لای ئیسرائیلەکان دروست بوو لە پاڵ نەهێشتنی مەسلەی کێشەی ئەتۆمی ساروخەکانی هاتە ناو، درۆنەکانی هاتە ناو، لە پاڵیا خیتابێک دروست بوو کە خیتابی گۆڕانکاریە لە سیستەمی حکومە. بە دوو جۆر هەبوو ئەو سیناریۆیە. سیناریۆیەکیان ئەوە بوو حکومڕان بگۆڕێ، دەستەیەک بێت، کراوە بێ، لیبرال بێ، بە شێوازێک ئامادە باش بێ بۆ ئەوەی ئەم خەتەری هەمیشەی ئێرانیە کەم کاتەوە. بەشێکی کە بیری لەوەیە کردەوە ئەیوو هەر دەسەڵاتێکی سیاسی لە ئێرانە دروست بێ بەو پێکاتەی کە لە ئێرانە هەیە، هەمیشە جەختیان لەوە کردەوە کە خەتەری ئێرانی لە ناو سنووری خۆی و لە دەروی سنووری خۆیان ئەمێنێ. بۆیە گۆڕانکاری لەسەر سیستەمی حکومڕانی بکەن. جەنابەت شارەزای سیستەمی حکومڕانی لە ئێرانە سیستەمێکی ناسیۆنالیستی فارسی لە پاڵیا ویلایەتی فەقێ. ئەم دروشمەیان بەم 16 ڕۆژە هەست ئەکرێ دواکەوتووە. ئەویش لە ڕووی چیەوە؟ من ئەگەر بوار بدرێم لەوەی کە ئێران پێکهاتەکەی چێ؟ لە سایە 61 فارسە، لە سایە 39 بۆ 40 نەتەوەکانی کرد کە ئەویش بەم شێوەیە بەش بووە. ئازارەکان لە 120 پێک دێنن، 18 ملیۆن کەسن، زۆرینیان شیعەن و ئەکەونە ئەو سەنگەری کە وڵا دەبن بەڕێوە. کورد لە 8 ملیۆن کەسە، زۆرینەی سوننن، جۆرێک لە بێهێزی ئۆپۆزیسیۆن بوونی دیایە. لانی کەم تا ئێستا وادە. تا ئێستا وادە. لوورەکان 4.8 ملیۆن کەسن، زۆرینەی شیعەن، دروشمەکەیان تا ئێستا ناوچەییە. عەرەب 1.6 ملیۆن کەسە بن، زۆرینەی سوننن، دروشتمی خودمختاری و کولتوریان هەیە. بلوش 1.5 بۆ 2 ملیۆن کەسن، زۆرینەی سوننن. هەموو ئەم پێکهاتانە پێکاتەیەک نییە بەو شێوازەی بڵێ سەرچاوەی گۆڕانکاری ڕژێم ئەمانن. تا ئێستا ئەوە نابینرێ. بۆیە لە گوتاری ئەمریکی و ئیسرائیلە جۆرێک لە پاشگەزبوونەوە هەیە. ویستیان لە دەرەوەی سنوورەکان. لە دەرەوەی سنوورەکان ئێران لە لوبنان. کاک سەردار لەسەر ئەو قسەی بەڕێزت لە ئێراندا ڕەنگە هەندێک جیاوازیش هەبێ، ینی جوگرافیا خزمەت بەم پێکاتانە بکە. بۆ نمونە کورد لە چەند پارێزگایەکدان کە بەسەر یەکەوەی لە ڕووی جوگرافیا، من لە ڕۆژاوی کوردستانە نییە. عەرەب لە هەندێک مەناطقن ئەخوازە و ناوچانە ینی پێکەوەی بەسەرێکەوەی جوگرافیاکان زۆر دابش ئەمە خزمەت بە پێکاتەکانەکە ئەگەر جوڵەیەک بکەن ینی بتوانن ئاسانتر کۆنتترۆلی بکەن. جوڵە لە ئێرانە سنترالیزم، دەسەڵاتی حکوم تارانە، دەسەڵات و تەوەجوهە جیاوازەکانی ناو حکومڕانی ئێران لە تارانەوە دەست پێکراوە. ڕاستە شوێنی زۆر استراتیجیان هەیە لە ڕووی وزەوە، شوێنی استراتیژیان هەیە لە ڕووی پەیوەندەکانەوە. کێشەیەکی ئێران ئەوەیە لە دەرەوەی خۆی کۆمەڵی هێزی دروست کردووە شەڕکەرەکانی دروستکردنەوەی لە سنووری خۆی لە لوبنان بوو، لە غەزە بوو، وا لە عێراقە، وا لە ئەم شوێنە لە حوسیەکانە. ئێستا بەشی یەکەمی ڕیزی یەکەم ئەم شوێنانە لاوازکران. ڕیزی دووەم ئەم شەڕە لە شەڕی 12 ڕۆژیەوە پێی سەلمانین شەڕی سەرباز کوشتن نییە، شەڕی بەرپرس کوشتنە. هەل لە 7 ئۆکتۆبەرەوە ئەمە دەستی پێکرد. ئیتر سەربازەکان سەلامە دەبن، بەرپرسەکان وێرانە بن. ئەمە عەدالەتی جەنگە بە بڕای تۆ؟ من پێم وایە جەنگ گۆڕانکاری بەوە دەبێت دا بەرپرسەکان پارێزراو بن،
سەربازەکان و ژیانی سەربازەکان لایەن گرنگ نییە مویمەوەی پەرژەوەندی ئەوان دەسەڵاتی حکومیان پارێزراوە جەنگ جاران وانە بوو جەنگ جاران لە جەنگ ئێران عێراق بۆ نمونە دەوترێ 8 ساڵ شەڕیان کرد 2 ملیۆن 3 ملیۆن هاوڵاتی و سەرباز کوژا بەڵام بەرپرسێکی باڵا نەکوژە ئەم جارە گۆڕانکاریەک لەوەیە کە خەتەرەگاتە ماڵەکانی خۆیان خەتەگاتە ژیانی خۆیان پەرژەوەندی سیاسی خۆیان پەرژەوەندی ئابوووریان ئانوسانە گۆڕانکاری ببینین جەنگە هێزی ئەتۆمیان شبه ینی بەشێک وێران کردووە بەڵام ئەوەی کامێنێتەوە قوربان ئەبێ لەم شەڕەدا کۆمەڵێ لایەنە لایەنێکیان ئەمریکایە ئەمریکا وابەستەی شەڕ بووە بەڵام وابەستەیەکشی هەیە لە هەڵبژاردنە وابەستەیەکی هەڵاوسانی هەیە ئەمڕۆ دووە راپۆر دەڵێ لە ساسی هەڵاوسان دەستی پێکردووە کەواتە ئەمریکا و شەڕی درێژخایەنی وابەستەی هەڵبژاردنە هەڵبژاردنێک ئەگەرەکانی میلی ئەمریکی گرانبوونی بنزین کێشەی کوژرانی ئەمریکیەک بۆ وڵاتی ئەمریکا بۆتە بابەتێکی گرنگ ئەو شەڕانەی کە کردویانە لە کەنداوە جارێککە نایەنەوێت تکرار بێتەوە وی لە ئەفغانستان کردیان جارێککە نایەوێت تکرار بێتەوە پیاوێک سەرۆکایەتی ئەمریکاکە سیاست لە ڕووی بزنزەواکە سیاست بە حساب و کتابەکە ئەم وڵاتی ئەمریکیش دەوترێت ئەمە گرنگانی پاڵپش بۆ قسەکانی بەڕێزە دەڵێن با وڵاتێکی ئەمریکی گرنگترین شدەوەی کە بێتەوە کاریەوەی بڕیار بدا ڕای خۆی بڵێ ئەوەیە کە بەیانیان هەڵبسێ لە بەنزینخانە نووسرابێک گاڵۆنی بەنزین بەچەنە بەڵێ ژیانی ئەوان کێشۆتەوەی وادەی ئەزمونونەکانی شەڕی پێشوو پێی گەیاندن ئیسرائیل لە هەموو لایەکەوە شەڕ بەردەوامی ئاياتێ بۆ خەتەری ئێرانی بە 12 ڕۆژە نەپوکایەوە ئەم شەڕە 16 ڕۆژە نەپوکاوەتەوە ناشێوێ ئەم خەتەرە دروست بێتەوە لەبەرەوە گوتاری ئیسرائیلەکان لەوەیە کە ئەم خەتەرە وێرانکەن ئەو لایەنانی کە لە لوبناان و چۆ لە عێراقا لێیانە درێ ئەیانەوێ دەستەکانیان جارێ ببڕن سەرکردەکان و هێزەکانی یەکەم و دووەمی پێشەوە لە ناوبەرن هاندانێکی هەیە بۆ ڕاپەڕینوانە کە خوێندنەوەکەی باش نییە بەو حسابەی کە لە میلەتی ئێرانیا شعوبی ئێرانیا چی باوە کەنداو حاڵی لە هەمووی خراپترە ئێران بەهێزە بێ هەر بۆ ئەو گرفتە ئێران بەهێز ئەبێ هەر بۆ ئەو گرفتە ئەمریکا بەهێزە بێت داوای پارەی لەکە حەقی پاراستن و حەقی مەنەساتی سەواری خۆوانە لەبەرەوە وەک هاوڕێمان سەردا عەزیز وتارێکی جوانی لەسەر ئەم تەحلیلە نووسیوە تاکە شوێنێک کە ئێستا لەم پرۆسەیە بەردەوام بێ ئیسرائیلەکانن ناکرێت جارێکی کە زەمن بدرێتەوە بە ئێران ببێتەوە بە خەتەرێک دەست بە خۆ دروستکردنەوە بکە یعنی بە بڕوای تۆ ئیسرائیل تا کۆتایی دەڕوە کۆتایی کە لە قسەکانی نەتەنیاهۆیە یەک شتی تایە هەڵێەوەی لەسەر ئێمە دەیکەی بەڵام ئیترۆ گەلی ئێرانە ئەبێ خۆی بڕیار بدا ئێوەش وەرن بڕیار بدەن ئەگەر گەلی ئێرانی بڕیار نەدا ئەو بڕیاری کە نەتەنیاوەیەوێ بێنە سەر شەقام و نیزامەکە بگۆڕن ئەگەر ئەمە نەدرێ ئایا بە ئاسمان نیزامەکە دەگۆڕێ شەڕ ئالیەت و ئینسترومنتی جیاوازی هەیە شەڕ تەکنۆلۆژیایە تەکنۆلۆژیای ئەمریکی و ئیسرائیلی زۆر بەهێزترە شەڕ بودجە و ئەوەیە وەسعی دراوی ئێرانیمانەگا لێیە شەڕ فرۆشتنی نەودە گەروی هورمز و کێشەکانێتی و ئەو دورگەی کە لێیانداوە کێشەی بۆ دروست کردووە من پێم وایە خوێندنەوەی ئیسرائیل و ئەمریکا لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی خوێندنەوەیەکی قوڵ نەبوو بۆیە ئەم بانگەشەکرد نەبوو ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنێک دەمێکە لە ناو سنوورەکەیە دوورە ئۆپۆزیسیۆنی ئەوەی کە لە ناو ئێرانە باڵی کۆترەکانی پێڵێن ناتوانێت ئێستا بروزی پێ بکا شەڕ لەسەر وڵات هەیە بە تابووری 5 ێزانن فرسە دەبێ بۆ لە ناوبردنیان ئۆپۆزیسیۆنی دەرەوەی سنوور نەیتوانیەوە لە شوێنەکانی خۆیانە بتوانن هێزێکی مدەڕەب بن بتوانن خیتاب و هزرێکی سیاسیان هەبێ خۆیان حازر کردە بێ لەبەرەوە وەکو وایە لە ئاسمانی خراپێت خوارەوە ئێستا کە پیان بۆترێ ئێوە خەڵکیش وێران بووە لەسەر ئەوە خۆشحاڵی دەرەبڕێ بە کەوتنی ساروخێ بەڵام لە مەزیاتری پێ نەکراوە کاک سەردار هەندێک دەڵێن ینی ئامادەترین هێز ئێستا لە ڕۆژهەڵات لە ئێراندا
هێزە کوردیەکانن ئۆپۆسیۆنی کوردیە بە چەک مدەڕەبن ڕاهێنراو نەمانە چەکیان هەیە ساڵانێکە لە شاخن و خۆیان بۆ ئەم دۆخە ئامادە کردووە لە نێو خۆدا ڕێخستنیان هەیە بەڵام ئەوەی کە دۆخەکەی ڕاگرتووە ینی یەکەم نیزامەکە بەو شێوازە لاواز نەبوو ێستا شەڕی بکەن دووەم دۆنەڵد ترامپ بۆی هەیە ڕۆژێ لە ڕۆژان لە نیوە شەوێکە ینی جەنگەکە ڕابگرێ ئەو کاتە تۆ دەکەویتە بەر ینی دۆخێکی زۆر هەستیار کوشت و بڕ جینۆسای این چێژەکە لە چێە برای بەڕێزم کورد دابەش بووە بەم وڵاتانە عێراق تورکیا سووریا ئێران ئەم وا بەبستەی و دابەش بوونە دروشمی بۆ دروست کردووە لە ناو خودی ئەم وڵاتانەیە جۆرێک لە دێوجامەی ترس هەیە لە دەرەوەی ئەم وڵاتانە کورد لەم بەشە ئێمە یادوەری ساڵی 1975 هەیە ئیتفاقی و ئیتفاقی جەزایی کورد هێشتا زامەکانی ڕۆژاوای بیر نەچۆتەوە شێخ مەقسوود و ئەوە ئەمە وای لە کورد نایبەری ینی ئەو بۆ نمونەوەی لە 1975 ئەوەی لە ڕۆژاوا ڕوویدا یعنی توێ بڵێ من پشتێکردنی هێزە نێودوڵەتیەکان بوو چونکە هەندێک وان ناڵێن ینی دەڵێن ئەو هێزە نێودوڵەتیەکانن ێستش کوردی پاراستووە ئەزانم قوربان لەنەوەی کە ئێمە سنووری دژە فڕیندانرا بۆ لەم ئەو فەڕەنسا و ئەمریکا بۆ ئەوان ئەمایان کردووە ئێسام شەڕە بنەمایکی یاسایی نییە لە مەجلیسی ئەمن کە ئەمە تابتوانێ ئەم شتە بۆ بکە بەڵام من بۆ ئەو لایەنم باس کرد 1970 و کاتی ئەنفال و کاتی یادی هەڵەبجە و چی ئەمانە کورد ئەمە سەرکردە سیاسیەکانی کورد لی بۆ بە دەوجامەی ترس لە دەرگاو شوێن کلیلی ئەم وڵاتانەوە دنیای دەرەوە ئەبینێ کێشەیەک هەیە ئەبێ کورد ئەگەر پەرلەمانەکەی کارابووە ئێستا ئەم گفتوگوۆیە وایە ببرایەتە پەرلەمانی هەرێمی کوردستان لەم بەشەی لە باشوورە ئەڵێم دەسەڵاتی سیاسی ئێستا لە ململانەیەکی زۆری پێشووتران پێکرێنانی حکومەت پەرلەمان نەڕۆشتنی نەوت نەهاتنی بودجە تەوزیع نەکردنی موچە کارەبا نەبوونی خزمەتگوزاری ئەو لایەنی ئەمنیشیاتە سەر درۆن بە ئاسمانەکانمانە خەڵکی سبیل ئەبێتە قوربانی هەموو ئەمانە نەیتوانیوە هزرێکی مشترەک لە نێوان دەسەڵات و لە نێوان ئۆپۆسیۆنە خیتابێکە بێ خوێندنەوەیکی تەواوی هەبێ بۆ ئەمە یعنی کاتی ئەوە نییە ئێمە سەرۆک لە ئێمە بێ سەرۆک لەوان بێ وەزیر لە ئێمە بێ وەزیر لەوان بێ ئێستا کێشەیەکەیە بژێوی خەڵکە شەڕ لە ئاسمانەکەیەتی ئێستا تۆتە ناو ماڵەکانمانەوە وە کێشەکانی بژێوی و ژیانی و ئەمنیەتی خەڵکە ئێستا بێ ینی ناکرێتەوە ئەو هێزگەلەی کە لە عێراق هەبوون بە ناوی حەشتی شعبیەوە ئێستا مۆڵگەی پێشمەرگە قەسب کرێ و سبەینێ بچین دۆستایەتیان لەگەڵ بکەین و دەنگ بین بە نوێرەرەکەی یعنی کێشەکان گەورەترن لەوە ئەبێ من بەڕای من وەک چاودێرێک وام ئەبینی کە دوو جۆرە خیتابە بووە خیتابێکیان لەسەر ناوچەکە ململانی بکردایە پشتە دەگرم ئێمە بەشێک نین لە ململانێکە بەڵام جغرافیاکەمان بەشێکە لە ململانێکە هێزەکانمان و خەڵکەکەمان بەشێکە لە ململانیەکان ئەمە ئەبوایە کاری خۆی بکردایە بەشێکی تر لەگەڵ دەرەوەی ئێران و تورکیا و عێراق و سووریا کاری لەسەرەوە بکردایە چه ئیتفاقێکی ڕسمی ئەکرێ یعنی چی ئەکرێت تۆ بمدەیتێ لە کاتی هەر گۆڕانکاریەکە من بتوانم خەڵکەکەم بپارێزم ئاسۆیەکی ڕوون بۆ دیار بێت دروشمیکی استراتیجی کۆمان کاتەوە جا پێ دوایە ئەمە نەکراوە حەز ناکە ئێمە کراوە بەس خۆ تۆ ناکرێ ئەلانێکی لە تەلەڤیزیۆنەکانەوە یان بە خەڵک بڵێ ئەوەمان کردووە بەخوا من وەک کەسێکی ئاگادار ئەگەر بکرایە شتێک مەرە بیست لەرزی واقعدا حەز ناکەی پارێزراوی کە هەمانە هێشتا یانی ئەوەی مەجەنگەکە لە تەنیشتمانەوەیە زۆر لە وڵاتە خەلیجەکان پارێزراوترین هێشتا سواز بۆ خۆیان هیوادارین هەروە تێپەڕێ بۆ هەرێمی کوردستان ئەخر بە عەقلانیەتەوە تەعامل کراوە لەم قۆناغەیە قسەکەم نیش ئەوەیە پێ عەقلانیەتە بەس من هیوادارم ئەمە بگوێزرێتەوە بۆ دڵنەوایی تاچی کوردی ئێستا لە ترسایە موچەکەی نایە کارەباکە ئەبڕێ ئەترسێ لە ژیانی سنوورەکانی ژیانی چیچی پێویستە ئەم
هەنگاوە بقۆسرێتەوە لەسەر دوو ئیتیجا ئیش بکرێ ئەمەش زۆر واریدە لە سیاسەتە کورد تەنیا جنگاوەرێکی باش نییە شەڕکەرێکی باش نییە ئەبێ پێی بوترێت دیپلۆمات و سیاسیی باشە کە لە قسەکانی هەنێ لەو هەپاڵانە باس کراوە قوبات لەم ڕۆژانە ئەوەی دووتی بڵێ بەس ئیتر خۆ کورد کاتێتی ئەوەی کورد مفاوەزاتی دیوە کاتێوەیەتی بزانە لە دانووسانەکانە چی کردو چی پێکراوە چی داوەکراوە چی زوڵمی لێکراوە این کورد نابێ ببێتەوە بە قوربانی ئێستا خۆت ئاماژەت بە ڕووداوێکی مێژووی کرد یعنی هەز دەکرێت کورد ئەزمموی لەم ڕووداوانە وەرگرۆ بۆ لەوەی 1970 و 1975 هێندێکی سنجەر ینی کورد ئێستا بە تەحەفوزەوە تۆزێک مامەڵاکە تەنانەت ڕووداوەکانی ڕۆژاوە تۆزێک بە تەحەفوزەوە مامەڵاکە ئەو سنگکراوەیە و ئەوەی کە بکەیتە پێشێزەکانی ئەمریکا هەرچیان پێوتی ئێستا تۆزێ بە تەحەفوزەوە ئەماکە برای بەڕێزم بەس و کورد سیاسەتیش بەشێکی مجازەپەکردنە ینی ناڵین هەموو هێلکەکان بخەنە سەبەتەیەک بەڵام ناشکرێ سەبەتەیەک بە ترس و لەرزەوە مامەڵی لەگەڵا بکەین ئەو مجازەفەیە پێ دوایە لە ئێستادا چییە کورد بیکە کورد لینچی خۆی هەیە لەگەڵ دەرەوەی ئێران و تورکیا و عێراق باش نییە جا کێشەکەی کورد ئەوەیە خەونی ئیمپراتۆرێت لەم وڵاتانەیە ماوە ئیمپراتۆرێت کە لە چەند ساڵێکی زۆر باوی نەماوە کە دەوڵەتی نەتەوە دروست بووە ئیمپراتۆرێتەکان خەونیان نەماوە کەچی ئیمپراتۆرێت لای فارس و لای عەرەب و لای تورک ماوە کێشەی کورد ئەوەیە لەگەڵ ئەم خەونەی ئەوانە من پێم وایە ئەکرێ پەیوەندەکان بدۆزرێتەوە ئەکرێ قسەی لەسەر بکەن ئازایەنە ئەکرێ لەسەرەوە بێ ئی ناکرێت لە زەرجێزەوە یا لە سوورداشەوە یا لە کۆیەوە هێز بنێرێتەوە ئەوێ سبەینێ شتێکی ڕسمی وەرەقەیەک نەبێ بڵێن لە کاتی ئازادبوون باز لە فیدراڵیە دەکرێت باز لە خودمختاریە کرێ باز لە ئۆتۆنۆمیە کرێ باز لە مافەکان بە هەر شێوازێ بێ ئەمە ناکرێتەوە بەڤە بێ بۆ کورد باسی لێو بکات ئەمە بۆ ئێرانیش هەر ڕاز نییە ینی بۆ نەکاک سەردار ئێستا دۆخی ئێران لە دۆخێکدایە کەس خۆزگەی پێ ناخوازێ لەو دۆخە شڵەژاویەدایە ئەگەر جۆرێک لە ئاگربەز ڕابگەێنرێ کۆماری ئیسلامی ئێران لەوە تێ بگا کە ئەو پۆسیۆنەکانێتی ینی جوڵەیان نەکردووە مراعاتی دۆخەکەیان کردووە هێرشیان نەکردووە نەکەوتونەتە پێشێزەکانی ئەمریکا ینی ئەبێت و مافەکانیان پێ بدەیت لە برێەوەی درۆنیان تێبگری و لە شاخ و کێوەکانی شالیان شەید بکەیت ڕاستە بەڵام خۆی ئیتر کورد بەختەکەی لە ناوچەیە کاژی سیاست وای لێ کردەوە بەڵام ئەمە کۆتایی دنیا نییە فرسەتێکی مێژووی لە نەوەیەکە هاتە دەست کورد هەرێمیشی کوردستانی دروست کرد پەرلەمانی خۆی دروست کرد حکومڕانی بە هەموو ئەو گلەی و گازانەکانمانەوە کەم کوڕەکانەوە خەڵک بەردەوام بەشداری هەڵبژاردننی کردەوە جۆرێک لە شەرعێتی یاسایی دروست بۆ لەم شوێنەیە لەگەڵ عێراقا 144 خاڵی دەستورەمان بەسێتەوە کە من هەمیشە وتومە خاڵی ئەخیری کاڵی ئەم دەستورە لە دەستگا میدیایەکان و وەقایعی عێراقیا بڵاوکەتەوە بەزەوەی جێبەجێ کراوە ناوی پێشمەرگە بە سەرح العیبارە لە دەستورانە نییە ئیترە بێ کورد ئەم شەڕانە بکە ئەی ناکرێ ئیتر مارێنز باز لەوە کرێ لە یابانەوە دەستورەکە پڕە لە دەستکەوت دەستکەوتی جێبەجێ نەکرا چی جێبەجێ کراوە هێزی پێشمەکرا کرا بە هێزێکی سربەخۆ لە هەیئەتی بەرگری عێراقی سەوچل جێبەجێ کرا هەنگاوی هاتنە پێشەوە تۆ لە ئێسایە لە سایە پەنجاویەکی زەوی زارت بە دەست عێراق و حەشدی شعبی و جێشی عێراقیەوەیە کەچی هێشتا بێ ئەم سنوورەی کە داگیر نەکراوە بە دەست هێزی پێشمەرگەوەی بێ درۆنی تێبگرێ کەواتای بێ مراجعەی ئەمە بکرێتەوە من ئەوەی کە لام سەیرە مارێنز باسەکرەیەکێ لە ئەگەرەکان هاتۆتە ناوچەکە و لە یابانەوە سوڕاوە ئەمە خەتوەیەکە ئەبێ ئێمە باوەڕمان بێ کوردیش ئەم فرسەتە واقعێ لە دەست نایە دێوجامەی ترس بەسە برای بەڕێزم شتێک هەبوو لە کۆنەوە لە ئەدەبیاتی کوردیەوە باسیەوە کابرایەتی گەلان من باوەڕێکی وەکو کەسێک باوەڕم بۆ نەماوە برایەتی گەلان هەبێت چونکە لە برایەتیە گەورە و بچووکەیە بەڕێز جەلانیش هەمان تیۆر درێژە پێدەدات بەس باوەڕ من بە شتێکێ نەک دوژمنایەتی گەلان ئەبێ هاوڕێتی گەلان دروست بێ یعنی بڕات بە تیۆری برایەتی گەلان نییە
من باوەڕم بە چونکە تیۆرۆزیکردنی سەردەستە و بندەستە و پەرژەوەندی بەرز و مەساحەی جغرافی زیاتر و نەوتی زیاتر و غازی زیاتر و خەباتی یانی زیاتر وەکو برایەتێکی قانەعە من دابشکردنی وەرەسەکەیان پێم وایە کاتی ئەوە هاتۆ ئێمە باس لە هاوڕێتی گەلام بکەین من و جەنابە دەبین بە هاوڕێ شتێکی مشتەرەک کۆمانە کاتەوە بیرێکی مشتەرەک هزرێکی مشتەرەک بژێویەک و ژیانێکی و ژینگە دۆسیی مشتەرەک بەرژەوەندێکی یاو بەشش بەرژەوەندێکی یاوبەش خۆشیانی خۆشگوزەرانی ئێستا کاتیەوە نەماوە تۆ جەنابە داگات لێ تێکەڵیەکی پەرژەوەندەکان ئەم شەڕە دروستی کردووە چین کێشەی نەوت و ئەڵەیەگەر لەو دورگەیەوە نەوت بڕوا بە یوانی چینی بێ من ڕێگە ئێم بەس بە دۆلار نەبێ و ئێرانیش پشگیریەوەی کردەوە رووسیا خاوەنی شەڕێکی ئۆکرانیایە ئەوێ بە هەرچ دەربازەیەک بێ لێو بێ ئەوروپایەکە ڕووی بە ڕووی قەیرانێکی ئەوروپی بۆتەوە وڵاتانی کەندا و زۆرێکیان چوون ئیتیفاقی ئیبراهیمیەکەیان کرد و بە نەتیجە نەپارێزران کەواتە بۆ هەموو لایەک هەیە پێداچوونەوە بە سیاسەتی گشتی خۆیان بکە بۆ کورد و دەسەڵات و ئۆپۆزیۆنەکەی نەبێ قسەی هەبێ بۆ دیراسە لەسەر ئەوە نەکرێت کە ئێمە ئەگەرمان لە بەردەسایە لەگەڵ هەر ئاسوودەیەک چین بۆ خەڵکوکی ناوچەکە لەگەڵ هەر هێمنیەکین بۆ خەڵکی ناوچەکە لەگەڵ هەر بژێوەیەکی هاوبەشین بە یەکتریەوە بتوانین بشین ناکرێ ئەو بە برابچووکم ببینێت و پەرژەوەندیشم و هێزەکەی پێشمەرگەی من و تاریخەکەی من تا پێش ڕاپەڕین میوان بوون لە شاخەکان لای ئێمە دوای ڕاپەڕین کۆنفراسی ئۆپۆزیسیۆن هەمووی لە سەلاحەدین و لە کۆ کراوە ئێستا ئەوان بێن مەرجی گەلێک قورسە بۆ دانێن ناشکرێ کورد بەسەتی زەمەنی خۆ بچووکزانین نییە لە قوربانیا پێش هەموو کەسێ بووین گەلەکەمان قوربانی گەورەی یاوە هەڵەی سیاسیمان کردووە هەڵەی حکومڕانیمان کردووە ئەکرێ ئەمە مراجعە بکرێتەوە ئەم مراجعەیەش فرسەتێک هاتۆتە پێش لە دەرگای یاوین یعنی ئەبێ ئێمە هەوڵێک بین خوێندنەوەی تەواو هەبێ بۆ ئەمە یعنی ئێمە نەبینە ئەوەی ترسێکەیە ئێران نەڕوخێ بەس کە من وای نابینم لە ئێران بەو خاتەرەوە بمێنێ سێ سیناریۆ بازەکرێ بەدیلەکانیان بێن ئەمەی کە ئێستا هەیە درێژت خایەن بن ئێرانی ژەوەتی هەیە باوەڕی بە شەڕی درێژخایەن هەیە گروپێکی لیبرالی بێن و حکومڕانی پێ دوای ئێران سەرکەوتووە بێ تووشی جەنجی ئیستیزا بەبێ لە ناوخۆی خودی خۆیان سەدەها ساڵی ئەوێ بۆ دروستبوونەوە ئەگەر بەو ڕەوتەی ئێستا ئیش بکاتەوە یعنی ئاتۆم دروستکاتەوە سانۆخی بەرزی دروستکاتەوە تمەنەکەی ئێستا 14 ملیۆن ئەچێتەوە 20 ملیۆن ژیانی تیانامێنێ یان گروپێکی لیبرال بێت و باوەڕی بە گۆڕانکاری حکومڕانەوە بێ کرانەوە بێ لەسەر دنیا سنوورەکەی خۆی پارێزێ بڵێ بەیەکەوە ئەم ڕێڕە و جوغرافیە بەکارێنین یان ڕاپەڕێنی خەڵکە ڕاپەڕێنی خەڵکیش ئەوەی کە زۆربەی هاوڕەکانمان و جەنابتان و خەڵکی کە باسیەکەن جۆرێک لە ترس هەیە جۆرێک لەوە هەیە تابووری پێنجەم قەسەفکردن لە ناوبردن گیران لە 12 ڕۆژی پێشودا لە ڕۆژێکا 3000 کەسیان لە سێدارەداوە نەبوو بە دەنجێک نەبوو بە شێوازێک کە ئیتر ئەمە زۆڵمێک لە ناوچەکەیە هەیە ئەم زۆڵمە هەمومان بربەستی بووین ئەکرێ ئیتر بەڕاستی من لەگەڵ ئەوەیان کورد کراوەتر وربیرتر ژیرتر کە تۆ ئەڵەی من بەشێک نیم لە ململانێ و واقعەکە و بەشێکە لە ململانێ سنوورەکە و بەشێکە ئازۆ قەوچی و چیوچی ئێمە هەمووی لە سنوورەکانەوە ئەوە تا داهاتی ناوخۆ کەمی کردووە 120 ملیارەکە نانێرێت و نەوتیش ناڕوە عێراقیش ئەڵەی نێنێریت و ئەمە کەواتە تۆ تێ و نەتەوێت جغرافیە سیاسەکەت بەشێکە لە ململانیەکە بەڵام خۆ ناکردانی پێدا بنی ئەو تا لانجمەنی یاسایش ڕووسیا و سین کە دۆستی ئێرانن پشتیوانیشەکەن ئەما زێراقچی نەیشارێتەوەڵێ هاوکاری بەردەواممان هەیە بەڵام لە کاتی و پرۆسی دەنگدانەیە کە بەڕێوە چوو لە 3 ڕۆژی ڕابردوودا ڤیتۆی بڕیارەکەیان ئەوان بۆ دەستکەم لەسەرەوەیە دەستکەوتیان وڵاتێکی گەورەی ئاوها ینی بێدەنگی لێ کردووە ئێمە کوردمەنی لەم کاتەیە دەنگ هەڵبڕینمان بە قازانجمانە من پێم وایە فرسەتی سیاسی جارێک دێت نابێت لە ناوی بەریت چین و رووسیا باسەکەی هەرێکی قەیرانی خۆی هەیە لە ژێرەوە لە ژێر مێزەکانەوە لە بینی دێڕەکانەوە مفاوەزا دەکەن بۆ ئەوەی سیاری دۆلار وا لە ماڵی ئەو نەکا بۆی کێشەی ئۆکرانیا بە جۆرێکی کە بێ بۆی ئەو دوو مخاتای بێڵێتەوە یعنی ئەوان ئامادەباشیشی مفاوەزاتیان هەیە
شەڕی ئێران بە ئەمریکا نافرۆشن ئەگەر دەستکەوتیان نەبێ، شەڕی ئێران و ڤیدیۆ بەکار ناهێنن ئەگەر دەستکەوتێکیان لە ئەمریکا و ئیسرائیل نەبێ. لۆبیکردن لای ئەوان هەیە کە لای ئێمە لۆبی دروست نەبووە. من پێم وایە کورد فرسەتێکی هەیە، ئەمە مجازەفەکردن نییە، ئەمە هەوڵدانە بۆ نزیکبوونەوە لە هەنێ خەوت. هەندێک دەڵێن ئەگەر ئەمریکای سەرنەمی دۆناڵد ترەمپ نەبووایە بەم شێوازەیە سە مامەڵی بکردایە، کورد دەیتوانی هەر بڕیارێک بدا، ناوچەکە بڕیاری دیکەی دەدا، بەڵام هەمووان بەگومانن. ینی ئەوەی ئەمریکا دەیکا ئێستا ینی تۆڕە کۆمەڵاتەکانی دۆناڵد ترەمپە، ینی بۆی هەیە شەو بە تویتێک چارەنووسی ناوچەکەیەک لا کاتەوە، چارەنووسی جەنگەکێک لا کاتەوە. ئەکرێ بۆ نمونە پێکاتێکی وەکو ئێمە نەتەوەکی وەکو ئێمە ینی بکەینە دوای تویتەکانی دۆناڵد ترەمپ. ئەمە بۆچوونێکە، بەڵام تۆ پیریشە نەچێت ترامپ سیاسیی ساحبکارە، ئەو ئەگەڕێ بە شوێنگەی وزەیە. ئێمە ساحەبی نەوتین، ڕاستە کەڵکمان لێنە بووینیەوە بۆ بە نەکبەتی بۆمان، ئێمە ساحەبی گازی سروشتین. یعنی ئەبێ کورد هەوڵ بە لە نەخشەی وزەیە بەشێک بێ لەو نەخشەیە. یعنی تۆ بۆ خۆ بەکەمتر ببوورە مەقسەم نیانی کورد بۆچی خۆی بەکەمتر ببینێ کە بە شێوازێک تۆ بەشێک نەبی لە وزەی نەخشەی وزە کە گۆڕانکاری پیایە. یعنی تۆ ئەڵێن جەنگاوەری باشی مێژوویەکمان هەیە لە شەڕی داعش و لە هەموو شەڕەکانە سپاسانەکەین، بەڵام لە سووریا و لە شێخ مەقسوود و ئەمانە واتان لێ کردین. ئەمە غەڵەتێ بۆ ڕۆشتەوە ئەبێ چارەسەر بکرێتەوە. هێزی ئەمریکا لە عێراقا ئەبێ بێنرێتەوە ئەم ناوچانەوە کە بەرەو هەولێر هاتووە، بەڵام بە سیستەمی موشێکی پاترێت و پاراستنی. ئەمانە هەمووی ئەگەرن و کوردە بێ داوایکە. کورد بۆ نەتوانێت ئەوەی کە هەیەی بیخاتە بەردەم ئەوەی پەرژەوەندی لێ بەدەست بێنێ، نەک ترس و لەرز. من لەگەڵ ئەو بۆچوونەیەم، ئەمە کۆتایی دنیا نییە. ئەنی شەڕ هەر بەردەوامە، سیستەمی سیاسی دنیا لە جوود جەمسەریەوە هاتەوەی سیستەمێکی نوێ دروست بوو، یەک جەمسەری ئێستا کۆمەڵی سیستەم دروست بۆ چین لەولاوە، رووسیا لەولاوە، ئیتیحادێکی ئەوروپی، ئەمریکا بە سەیدی عالەمە نەسرێ. سەیدێکی عالەمیە قسە لەگەڵ تۆیا کات، ئەگەر ئیشی پێ نەبێ لەبەر چاوی کاڵمان نایێت. یەکەم جارە پرۆتۆکۆلی سەرۆکایەتی دەشکێندێ لەگەڵ سەرۆک حیزبەکانە قسە دەکات. غیابی هەنگێ سەرکردەی کوردی لە ئێستایە کە بەداخەوە کۆچی دواییان کردو پێمانەوە دیارە. ئەنی هەم بە ڕێزمام جەلال یادی بەخێر، هەم بە ڕێزگاگ نوشیوان پێمانەوە دیارە. ئەمە ئەبێ چارەسەر بکرێ. ئەقڵێتێک هەیە ئێمە هەوڵ بین ببینە بەشێک لە پەرژەوەندی، باوەڕمان بە هاوڕێتی گەلان بێ، پێکەوە ژیانێکی ئاسوودە بۆ یەک بەرقەرار بکەین، توانای دانووسانمان هەبێ. ئەی ناکرێ ئێمە تاریخ مێژوەکەمان هەر مێژووی شەڕکردن بێ کە بەشێکی زۆریشمان مێژووی دانووسانە. بۆ ئەم دانووسانە نەنووسرێتەوە. ئەمریکا چیمان پێڵێ، ئیسرائیل چیمان پێڵێ، یعنی خۆ تۆ قسە بکەیت دوێ ئەومان لێکرابێ. وڵا ئەوان تەحلیلەکانیان شیکردنەوەکانیان لە ناو ئێرانە باسی ئەوەیە کرد، ڕاپەڕین بەڕێوەیە، دیارە شیکردنەوەی باش نەبوو. بوونە لە دۆخی ڕۆژاوایە، ڕۆژاوای کوردستانە زۆر کەس دەیانەوەی کە بەسەر هێزەکانی سووریا دیموکراتات لەبەرەوە بوو کە ئەمریکا پێوتون شەڕی حەشدی شعبیان بۆ بکات، ئەوان نەیان کردووە. دواتر دەرکەوت داوای وان نەکرابوو. من بۆ خۆمە لەم بەرنامەیەوە لەگەڵ یادی بەخێر ڕۆحی شاد بێ لەگەڵ ساڵح موسلیمە بەرنامەم کرد. ئەم پرسیارم ئەو هەبوو شێوازە لێ کرد، سەرح جوابی دایە و تیشتیوە داوا لێمە نەکراوە، بەیت شێوەیەک داوای شتیوا لێمە نەکراوە. من بەسم لەوەیە، ئایا ئێستا دۆناڵد ترەمپ داوای لێمە کردو ئێمە بچینە شەڕێکەوە، ئێمە لەسەر ئێمە پەکی کەوت بێ بڵێ بچن یا مەچن؟ من پێم وایە ئەوان هەموو ئەگەرەکان لێگەیەنەوە. کورد نابێت دێوجامەی ترس بۆ خۆی دروستکە، کورد بە عەکسەوە ئەوێ هەندی خۆی زیاکە، هەندی خۆی بە خەیاڵ نا. وەکو بۆ جەنابتم باس کرد، ئێمە ئەبێ بچینە نەخشەی وزەی داهاتوەوە. ئێمە جەنگاوەرێکی باشین، بەڵام خەڵکیی باشمان و قوربانیمان هەیە. ئێمە ئەتوانین بەشێک بین لە نەخشەی وزەی داهاتوو. یعنی بۆ دووبەی ڕۆژێ لە ڕۆژان وای لێ بێ هەموو شوێنێک و گواستنەوەی
ئەم بەری جیهان بۆ ئەو بەری جیهان بێنێتە دووبەی ئەگەر سەیری خەتەکەشی بکەی لەگەڵ سلێمانیا یەک شوێنە یعنی بۆ ڕۆژە لە ڕۆژگار ئێرە نەکرێتەوە شوێنە ئامینە و بۆ گواستنەوەی بابەتە بازرگانیەکان هەموو ئەگەرێکواری دەبنەڵێم ئەو دێ و جامەی ترسە ئەبێ بڕەوێنینەوە و لەگەڵ ئەوەشام کورد نابێ فرسەتی سیاسیەکانی خۆی فرسەتی گۆڕانکاریەکان لە دەست بە زۆر لەسەرم دەستەواژەیەم ترسە قساکەی ڕوون ڕەوان ئەتەوێ بڵێ کورد نابێ بترسێ ترس بەسە کورد کاتێک داوای ئۆتۆنۆمی کردو وەختی خۆی یا مافی چارەی خۆنووسین چیمیایی کراوە ئەنفالی کراوە لەوە زیاتر وەکو مامۆستا شێرکۆبێ کەسەی و لەو ئەگەر باسی دەوڵەتیشمان بکرایە لەوە زیاتریان پێ کردین ئەنی لە ئەنفال زیاتی ئەکرا لە جینۆسای زیاتر ئەکرا لە چیمیایی زیاتر ئەکرا لە 5,000 دێوێرانکردن 5,000 شەهیدی قوربانی هەڵەبجە لەمە زیاترمان پێ ناکرێ ئەگەر تۆ ئێستا ئەو ترسە بڕەوێنیتەوە لەمە زیاترمان پێ ناکرێت درۆنەکەی حەشت بێت بۆ لامان کە چەند ڕۆژێک لێرە شوقەی هەبوو و ژیاوە لێرە کەس و کارەکانیان زۆربەی لێرە و لە زانکۆکانی ئێرە خوێنویانە کورد ئەبێ خۆی ڕاستکاتەوە من ناڵێم هەموو ئەوراقەکان یاریەکانت کەشە بکە ئەبێ تۆ بەشێک لای خۆت بێ بەشێک ئامادەجیت هەبێ بۆ ئەوەی کە گۆڕانکاری ڕوویە بۆ ئەوەی دوایی لە چێکەکە بەشە بن نەڵێن تۆ لەو چێکەیە نەبوویت بڕۆ ئەو کەینەوە وابەستەی وڵاتێکی کە یعنی تۆ ئەگەرێک هەیە ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژە ئاوا نزیکیەک هەبێ خەون بێنێتە دی هێزەکانیان تێکەڵ بێ سەرکردایەتێکی کاتی بیوا بەڕێوە بۆ ئەمە نەکرێ لە باکوورە باز لە پرۆسەی ئاشتیەکرێت و وا درێژخایەن بۆ کە تا ئێسا ئەو پرۆسە ئاشتیەشی چی لێ سەوز نەبووە باش نییە تورکیا ئەوە منە مجارێکەواڵێم ئەشکەوتێکی هەڵبژار کە حکومڕانی کوردی شێخی نەمر ڕووخاوە چۆتە و ئەشکەوتە جاسەنە بەڵام چاپخانەیەکی بردەوە کورد لەو بەو چاپخانەیەوە ئەیبینێ دەوڵەتی تورکیا ئەو شوێنە بە ڕووخانی دەسەڵاتی کوردیە گەبینێ بۆیە ئەوێ هەڵەبژێرێ لەبەرەوە تۆ ئەبێ کورد ئازایانە بێ لەمە قسە بکە تەڕحی هەبێ خەڵکانێک بێنێ ینی کاتە پێ دوایە پرسیاشتی بۆ فریودانی ئەمێ کە دەڵێم ئێمە بۆ کورد ینی پرسی ئاشتی فریودانی ئەمێ کات کوشتنە دەستکەوتێک بەڕێوەیە بۆ کوردیانەوێ کورد هیچی لێ نەچنێتەوە تا بۆیان کرا بە شەڕ کوردیان قەتیس کرد و جینۆساید کرد ئێستا سەردەمێک هاتووە ئەوێ بچێتە ئیتیحادی ئەوروپیەوە ئەوێ لە ناتۆیە نازی هەڵکێشرێ باز لە پرۆسەی ئاشتیەکە بەس لەگەڵ ئەوەشا کورد هەمیشە دەستی درێژە بۆ پرۆسەی ئاشتی ئاشتی کاتێک بەدیەت هزری بەرامبرت باوەڕی بەو ئاشتێ بێ ئاشتی بە کەسێک نایە سەرکردەکانە لە زیندانە بن ئاشتی بە کەسێک نایەت فەندەکانە بسووتێنن بیانەوەی کەسایەتی کوردی تاک لە ناوبەرن ئاشتی بە کەسێک نایەت لە ئێستا تۆمەتی ئەوە بخرێ ئێوە خیانەت ئەکەن لە سیادەی عێراقی ئەم سیادەیە کاتێ پیرۆزە لای ئێمە کە بتوانین بە خۆشی تایە بژین ناکرێ من وڵاتێک بە دابەشبوون و بە داگیرکاری لە 1920ەوە کورتایە ئەچەوسێتەوە لەم بەشەیانە پێی بڵێن تۆ ئەبێ سیادەی وڵات پەرێزی یعنی دۆستایەتی گەلان ئەبێ هاوڕێتی گەلان ببێ بەوەی کە خۆشگوزەرانی بەیەکەوە من پێم وایە ئەم ترسە زیادە ڕۆیە لە هەزری هەنگێ سەرکردەیە ماوە باشە و مجازەفەکردن ئەڵێن بە چی بیکەین ڕاستە بە چی بیکەن ئەو موچەکە وەزارەتی دارایی ئەڵێم نەوت بڕوە ئەینێرم ئەوڵێ 120ەکە سنوورەکان داخراوە 120 ملیار بەچی پێیاکرێت ئەگەری کۆن هەبێ بیێنن ئەوە جیایە بەڵام ئەمە ئەکرێت تۆ داوایەکی بودجێ لە وڵاتانە بکەی لەکە لە دەرگا دێن ئەی من ناتوانم بڵێن بژێوی خەڵک لە خەتەرایە بۆی ئەم خەڵکە هاوپشت بن یارمەتێکی بژێویان بین یعنی ئەوەی بۆ کەنداوی کردووە یەک لەسەر دەی ئەوە بۆ ئەم وڵاتە بکە بژێوی و ژیانێک دروستە بێ زۆر بەڕاستی کاک سەردار قادر شەڤەکاری سیاسی چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان کە گفتگویەکمان کردبێ بینەر هەندێک بەرچاوڕوونی پێگەشتی بێ سپاس بەڕێزی بۆ بەشداریکردن زۆر سپاس زۆر سپاس بەخێراتی